بەلاوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ بە هیوای کاتێکی خۆش و لەش ساغ و سەلامەت و تەندروست بن ڕۆژوانانی عزیز تاعاتوی باتتان قبول بێ سپاس بەخوا دەرفەدە و ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی پەیامی ڕۆژ لە پەیامەوە بە هاوکاری هاوکارانم بۆی عزیز پێشکەش بکەین. سپاس جوانە. بەناوی خوای پەروەردگار بینەرانی عزیز سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش هەندێک بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوونەکەمیشە دیارە بابەتێکی یەکێ لەو بابەتە سەرەکیانەی کە بۆمان ئامادەکردوون ناڕزایی مامۆستایانە جارێکی تر مامۆستایان و موچە خۆران بەڵام دیارە ئەمڕۆ ناڕزایەکە لە کەرکووک و لە سلێمانی سەری هەڵداوە بە تایبەتی ئەمە دەچینە کەرکووک بزانین مامۆستایانی کەرکووک لە پێناو چیدا ناڕازین دیارە بەشێک لە مامۆستایان لەوێ سەر بە حکوومەتی عراقین و بەشێکیشان سەر بە حکوومەتی هەرێمن تەبعاً ڕوونەوەیان کە ناڕازین سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن چونکەوە حکوومەتی هەرێمی کوردستانە مافی موچە خۆران پێشێل دەکات و موچەکانیان دوا دەخات پاشەکەوتیان دەکات بۆیە تەوەرێکی سەرەکیمان لە کەرکووکەوە دەبێت وەروەها گرنگترین تەوەر کەم ڕۆبۆمان ئامادەکردوون لەسەر زەکاتە کێ دەبێت زەکات بدات و زەکات دەبێت بە کێ بدرێت کە دیارە میوانێکی زۆر تایبەتمان دەبێت کە ئەمڕۆکە ئەو توێژە فەرامۆشکراوەی کە حکوومەتی هێرێم فەرامۆشی کردوون و توێژی فەقیر و هەژارە دیارە زیاتر پشت بە زەکات و خێر و سەدەقە و چاکەی خێرخوازان دەکەن و کۆمەڵگەی ئێمەش دەتوانم بڵێم یەکێ لە پایە سەرەکی گرنگەکانی مانەوەی کۆمەڵگەی ئێمە پشت بەستنە بە خەڵکی خێرخواز و ئەوانی کە باوەڕیان بە خێر و چاکە و زەکات هەیە کە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانەوە کە ئاماژەمان پێکرد ئەوەیە جگە لە تەوەری هەمیشەییمان کە دروستکردنی شیرینی و خواردنە لەگەڵ کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکە کە پێشکەشتان دەکەین. وڵایزان جلال وەک دەزانی با بڵێم پلەکانی گەرما ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبنەوە جەوی توانم بڵێم هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕۆ گەرما دەڕوا با بزانین ئەو گۆڕانکاریانی بەسەر کەش و هەوا داهات و پێشبینیەکانی کەش و هەوا چۆن بەستێکیان بەسەردانێت.
بەڵە بینەرانی عزیز دیارە بابەتی یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ناڕزایی مامۆستایانی کەرکووک لە پێناوچیدا ناڕازین دیارە ئەمڕۆ گردبوونەوەیکیان ئەنجام داوە و چەند ڕۆژێکە موچەخۆران بەگشتیەوە بە تایبەتی توێژی مامۆستایان لە شار و شارۆچەکان یاریمی کوردستاندا دەستیان بە ناڕزایی و گردبوونەوە خۆپشاندان کردووە دوێنێ بینیمان کە لە دووهۆک دیارە نزیک بە 100 مامۆستا زیاتر دەستگیر کراون لە پێناوەوەی کاتونەتە سەر شەقام تەنها داوای موچەی مانگانەی خۆیان دەکەن دیارە ئەمڕۆ لە سلێمانی و هەر دوێنێ لە سەی سادەق و ئەمڕۆ لە کەرکووک لە شوێنە جیاوازەکان یاریمی کوردستان ناڕزایەکان دەستیان پێ کردووە بەردەوامیش دەبن دیارە بۆی کە بزانین مامۆستایانی کەرکووک لە پێناوچیدا ناڕازین ئایا ئەوان هیچ جیاوازیەکیانەیە لەگەڵ مامۆستاکانی تر لە شارەکان یاریمی کوردستان یاخۆت بۆچی ئەوان نەخراونەتە سەر عێراق لە کاتێکدا ئێستا لەناو مامۆستایان لە هەرێمی کوردستان واژۆ کۆ دەکرێتەوە بۆی کە بە فەرمی بخرێنە سەر وەزارەتی پەروەردەی عێراق بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە کەرکووکەوە مامۆستا محەممەد جەلیل میوانمانە مامۆستا سڵاوی خوا لێبێت ناڕزایەکەی ئەمڕۆتان لەسەر چی بوو؟ سڵاوی خوا لە جەنابتان بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە جەنابتان و تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە هەر لە ئەو زنجیرە ناڕزایەتیەی کە فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایانی هەرێمی کوردستانی گرتەوە ئێمەش وەکو کەرکووک کۆمەڵێ معانات و کۆمەڵێ گرفت و کێشەی گەورەمان هەیە چەندین ساڵە بەدەستەوە دەناڵێنین لە شاری کەرکووک یەکێک لە گەورەترین گرفتەکانی ئێمە ئەوەیە کە وەکو باقی مامۆستایانی هەرێمی کوردستان ئەوەیە کە موچە لە کاتی خۆیان نایەت موچە لە کات و شوێنی خۆیان دابەش ناکرێ و کردویانە بە دوو مانگ جارێک یاخود زیاتر ئەمە تاوان یەکێکە لە ئەو گرفتانی کە مامۆستایان ئەمڕۆ بۆی کۆبوونەوە گرفتێکی تری ئەماوەیە کە لە سنووری جوغرافیمان ئێمە سەر بە بەغداین و خوێندنی کوردی نیوەی سەر بە بەغدایە و نیوەی سەر بە هەرێمی کوردستانەوەتە بەشەکانی ناو خوێندنی کوردی ئەمەش تاوان وای کردووە با بڵێن بژێوی مامۆستایان گرفتی زیاتر بۆ خوێندنەکەیان و بۆ ئاستی بژێوی مامۆستایان دروست بکە بەداخەوە ئەوەش تا ئێستا چارەسەر نەکراوە و تەمەن هۆکاریشی زۆرە کە نەویستراوە چارەسەر کرێەوە هەر دەسەڵات خۆی هۆکار بۆ بۆەوەی کە ئەگەرنا هەوڵی زۆر دراوە بیرۆکەی باشە بۆ بۆەوەی کە ئەم مامۆستایانەی لە کەرکووک لە ڕووی جوغرافیەوە سەر بە حکوومەتی عێراقن بتوانێت بە یەکجاری کێشەی ئەوەمان چارەسەر کرێت کە ئێمە چەندین ساڵە لە 2023ەوە پێمان دەوترێت تەنسیب ناکرێ مامۆستایان چەندین ساڵە هەر تەنسیب بن و نەتوانن وەکو پیشەیەکی ڕەسمی مامۆستایەتی خۆیان بکەن و ئێستا ئێمە لە کەرکووک بەداخەوە ئەتوانین بڵێن وەکو کرێکی واین تا ئێستا کەواتە داواکاریەکانتان ڕووە و حکوومەتی هەرێم بە یان حکوومەتی بەغداد؟ بەڵێ ئەمڕۆ لە بەیاننامەکە چەند داواکاریەک ئاراستە کراوە بە گشتی ڕوو لە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕوو لە حکوومەتی عێراقیشە ڕوو لە هەردوو لایە وەکو باسم کرد خاڵی یەکەم ئەوەیە کە لە کات و ساتی خۆیان موچەی مامۆستایان دابین بکرێ ئێمە ئازانین کە حکوومەتی عێراق بڕێکی باش پارە دەنێرێ بۆ هەرێمی کوردستان بۆ مامۆستایانی با بڵێن بۆ وەزارەتی پەروەردە لە بەیاننامەکە داوای ئەومان کردووە کە لەو بڕەپارەیە کە دێ بۆ مامۆستایان و بۆ بەشەکانی خوێندن بەشی کەرکووک جیا بکرێتەوە و بدرێ بە خۆی یعنی هەر پێشتر داواکاری ئەوە هەبووە بەردەوام کە ئێمە ئەو موچەیەکەوە دەنێردرێ بۆ با بڵێن بۆ مامۆستایان لە عێراقەوە مامۆستایان خۆیان بتوانن تەحەکومی پێ بکەن لە ڕێی کارتێکی زیرەکیان لە بە هەر هۆکارێکی تر بێ ئەو کاتە ئێمە هاوپیشەکانمان وەکو چۆن هاوپیشەکانمان ئێستا مامۆستایەک کە سەر بە خوێندنی مەرکەزیە سەر بە مەرکەز و بەغدایە لەگەڵ من دەوامەکە 25 بانگ موچەی خۆی وەردەگرێ و کێشەشی لەوە نییە موچە تاخیر دەبێت سارە نازانم پارەکە ناگا کارتێکی پێیە بیاوێ موچەکە پێویستی بێ وەرەگرێت نەیەوێت لە کارتەکەی دەمێنێتەوە مانگیشی تر وەرەگرێ ئەمە نیزامێکی زۆر باشە کە ئێمە چەندین ساڵە داوامان کردووە بەڵام ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوەی کە بندیواری زۆرە لەبەرەوەی کە گەندەڵیان زۆرە لەبەرەوەی کە ناشەفافیان زۆرە
ئەم بایۆمەتریشیان کرد نایەنەوێ ئەمە بکەن و نایەنەوێ سەر بگرێ چونکە ئەو کاتە ڕووی ڕاستەقینەی فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆران دەرەکەوێ لەبەرەوە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە داوامان کردووە و داوای پترۆدۆلارمان کردووە بۆ شاری کەرکووک کە ئێمە بەسپاسەوە لە زەمەنی بەڕێز دکتۆر نەجمەدین ئەو پترۆدۆلارە هەنگاوێکی باش بوو ئەگەرچی کەمیش بوو فترەیەک بوو بەڵام توانرا بڕی 4 ملیار دۆلار ئێمە ئەو کاتە وەرمانگرت بە لیژنە لەگەڵ کاک دکتۆر نەجمەدین بەڕاستی بڕێکی باش بوو ئێمە ئێستا ئەگەر لە پترۆدۆلاری کەرکووک پارە هەبێ بۆ مامۆستایان و بۆ خودی خوێندنی کوردی بۆ کاروبارەکانی پێم وایە کاراسانەیەکی باشە بۆ خوێندنی کوردی لە شاری کەرکووک و بۆ تەواوی مامۆستایان و فەرمانبەران. مامۆستا محەممەد واتە ئێستا مامۆستایانی ناڕازی ئەوانەی گرفتیانە کێشانێتە ناو مامۆستایانن سەر بە پەروەردەکانی باڵێن هەرێمی کوردستانن یان ئەو مامۆستایانەی سەر بە عێراق موچە وەردەگرن لە پەروەردەکانی حکوومەتی عێراقی موچە وەردەگرن گرفت و کێشیان نییە ئەوە بیرتان لەوە نەکردێتەوە مەسەلەن واز لە هەرێمی کوردستان بێن و پەروەردەکانتان نەقڵکەن یاخود مامۆستایان هەڵوێستێک وەرگرن ئەگەر بێت و چارە نەکرێن بابەتانە بگەڕێنەوە سەر حکوومەتی عێراقی. بەڵێ خۆی بزەبت یعنی گرفتەکە ئەمەیە یعنی داخوازیەکە بۆ ئەمەیە حکوومەتی عێراقی ئەو کەسانی کە مامۆستان و تەعینن لەسەر حکوومەتی عێراقی هیچ کێشەیەکیان نییە نە لە ڕووی ئیداری نە لە ڕووی مالی نە ڕووی موچە یعنی وەکووتم یعنی ئەوان تا ئێستش 25 مانگ ئەو پەڕی 26 مانگ موچەی خۆیان دێتە بانقەکان و بە کارتێکی زیرەک وەرێگرن. ئێمە داخوازیشی زۆری خەڵکی کەرکووک هەیە دەڵێن ناکرێ ئێمە دوو مامۆستا پێکەوە لە قوتابخانەیەک یەکێکیان 3 مانگ جارێ 2 مانگ جارێ مانگونیوێ جارێ موچەیەک یان ڕوبع موچەیە وەرگێ و مامۆستایەکی تریش تەواوی موچە من تەمان لە ڕووی دەرونیشەوە تاسیری کردووە لە خەڵکی شاری کەرکووک. خەڵکی شاری کەرکووک ئەوانەی کەوا لەسەر هەرێمی کوردستان دامەزراون کاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە لێشاو خەڵکی تعین کردووە لە شاری کەرکووک عەرەبی تعین کردووە تورکمانی تعین کردووە سریانی تعین کردووە لەسەر خوێندنی کوردی تەمەەن بۆن معلوماتان ئێستا ئەمانەش بوونە ماڵ لەسەر خەڵکی کەرکووک ئەمانەش بوونەتە ماڵ لەسەر یعنی خەڵکێکی زۆر تعین کراون ئێستا جنێو بە حکوومەتی هەرێمی کوردستانە دەن بە پیرۆزیەکانی دەن عەرەبن تورکمانن ئێمە پێمان خۆشە بەڕاستی ڕەچاوی بارودۆخی نەتەوایەتی بکرێ پێمان خۆشە کە هەمومان پێکەوە بەڵام لەسەر ئەساسی حزبی کراوە ئەوەی کەوتێتی دەبمە لایەنەکەی تۆ ئەوەی کەوتێتی دەبمە بانیان کردوونە بۆ شوێنە حزبەکان و لەوێ دایان مەزراندونە لەسەر ئەساسی حزبی کە ئەمە خراپە دێمەوە سەر بابەتە ئەسڵەکەی خۆمان کە بریتە لەوەی ئەو مامۆستایانەی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراون لە شاری کەرکووک و سنووری ناوچە دامڕێداوەکان مامۆستان و فەرمانبەرن ئەم گرفتیان هەیە داوا ئەکەن لە ڕووی جوغرافیەوە ئێمە ئەوانەی کە نفوس و فۆرمی ئەسڵیان کەرکووکە ئەوانەی کە 57یان کەرکووکە مافی خۆیانە کە لەو شارەی دەوامەکەن با بڵێن تەواوی موچۆ ئیمتیازاتەکانیان هەر لەو شارە بدرێ بەڵام تا ئێستا ئەمە نەکراوە من هۆکارەکەی تەمان ئێمە هەوڵمان زۆر داوە بۆ ئەمە بەستە پرسیارمان زۆر کردووە تەنانەت لە ئاخرجا لەگەڵ گروپی 15 قسەمان کردووە ئەم بابەتە زۆر قورسە چونکە هەرێمی کوردستان خۆی نایەوێ ناچێتە ژێر ئەو بارەی کەوا ڕازی نابێ مامۆستایان نەقڵ بن بۆ سەر مەرکەز بۆچی خاڵ یەکەم لەبەرەوەی کە ئەمان تا ئێستا مدیر و مامۆستا و خەڵکیان گرتووە بەوەی کە دەڵێت تۆ لە حزبەکەی من بە من امتیازت پێدەم تۆ لە حزبەکەی من بە من داتە مەزرێنم بەڵام کاتێک کە مامۆستایان و فەرمانبەران چوونە سەر مەرکەز مامۆستایان ئیشیان بەوان نامێنێ مامۆستایان ئامادە نین چۆن ئەڵێ لە ژێر هەژمونی حزبا بمێنن ئەمە یەکێکە لەو هۆکارانە کە ئێمە زۆر جار چوینە بۆ بەغایان پرسیارمان کردووە یان هەوڵمان داوە ئیمزامان کۆ کردوێتەوە لە نەتیجە بۆمان دەرکەوتووە کە هەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕازی نییە خۆی وەزارەتی پەروەردە و وەزارەتی مالیە یاخود ئەو وەزارەتە معنیانە خۆیان ڕازی نین کە ئەمە بەڕاستی کارێکی خراپە خۆی ئەبوایە پێیان خۆش بایە چونکە بەلای کەمەوە تەنها لە وەزارەتی پەروەردە لە خوێندنی کوردی زیاتر لە 5 بۆ 6 هزار کەس لە کۆڵی تۆ بێتەوە تۆ موچە و باڵێن دەرماڵی نادێتێ ئیتر ئەوانە ژیانیان زەمانە بێ بەڵام ئەمان بەداخەوە تا ئێستا ئەمەیان قبول نەبووە
و طبعا هەوڵەکانی ئێمەش تەنها بۆ ئەمەیە کە چیتر ئێمە لە تەنسیبی نەمێنین ناکرێ مامۆستایەک 15 ساڵ 20 ساڵە دامەزراوە ئەچین بۆ دایرەیەک ئەمانوێت کەفالەتێ بۆ مامۆستایە بکەین ئەمانوێ ئیشێکی ئیداری خۆمان ڕێخین ئەڵێن ئێوە تەنسیبن لە شاری کەرکووک بە سوکایەتیەوە سوکایەتی بە مامۆستا دەکرێت دەڵێن ئێوە تا ئێستا دامەزرا چۆن ئەڵێ فەرمینین لە کەرکووک تەنسیبن ئەمە بەڕاستی هیچێکە لە گرفتەهەرە گەورەکانی ئێمە لە شاری کەرکووک واتە مامۆستایەوە بۆ ئەوی کە بخرێنە سەر حکوومەتی عراق وەرتان دەگرێ بەڵام چۆن بڵێ مۆڵەتی حکوومەتی هەرێمی کوردستانی دەوێت قبولکردنی ئەوانی دەوێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نایکات بەڵێ من تەبانەوە بۆ چوونی خۆمەوە چەندین جاتریش باسمان کردووە بەڵگەشمان هەبووەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەم بابەتە جددی نییە یان نایەوێ یاخود جددی نییە چونکە ئەگەر جددی بێ من تەحەدایەکەم تەنها یەک جار ئەم هەموو وەفدەی کە دەچێتە بەغدا ڕۆژە لە ڕۆژان بۆ تەواوی کێشە ناوچە لەسەرەکان بۆ تەواوی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان تەنها جارێک وەفدێکیان تەشکیل کردبێ چوو بێتن بۆ ئەوەی بۆ نمونەی کێشەی خوێندنی کوردی چارەسەرکەن کە نەک هەر ئەم کێشەی موچە و دارایی کێشەی ترمان زۆرە تێگیرانی ترمان زۆرە باشە لە ڕووی سیاسیەوە گرفتی داعشمان هەیە گەنم سووتاننمان هەیە هەموو ساڵە ئێمە کۆمەڵی کێشەمان بۆ دەرەچێت لەم ناوچانە تەنها جارێک نەیانتوانیوە مەبەستیان نەبووە نایانەوێت تەنها جارێک وەفدێک تەشکیلکەن بۆ چارەسەری ئەم کێشانەی کە لە کەرکووکەیە من بۆیە دڵنیاتانەکەمەوە کە ئەمان نایەنەوێت ئێستا ڕێژەی مامۆستایان کە موچەیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ بە تورکمان و ئاشور و سریان و عەرەب و ئەوانەی کەشکە لەگەڵتانە دامەزراون لە ڕێگەی حزبیەوە چەندە و چۆن ئەتوانن فشار بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەن ببن بەشێک لەو فشارانەی کە لە شار و شارچەکانی دیکەی هەرێمی کوردستان دەکرێت بۆی کە موچە پاشەکەوت نەکرێت بۆی کەسی ڕۆژداری موچەی ڕاستەقینەی خۆتان پێتان بدرێت. بەڵێ من پێم وایە لە بابەتی برسیکردنی خەڵکە ئێستا هەمووی برسیە ئەوەی لە دەسەڵاتە ئەوەی لە دەسەڵات نییە ئەوەی کە دژی دەسەڵاتە بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ ئەوەی کە دژی برسیکردنە ئەوەی پشتگیری زوڵم و ستەمەکە بۆیە بەڕاستی با ئێمە واز لەو بابەتە بێنین کە چێ بە حزب دامەزراوە چێ دانەبەزراوە ئێستا کۆدەنگیەکی باش هەیە ئەمڕۆ تەواوی مامۆستایەکی لەگەڵەوەی کە کاتەکەی گونجاو نەبوو لەگەڵەوەی کە ڕەمەزان بوو خەڵکێکی یەکجار زۆر مامۆستایەکی یەکجار زۆر بەشداری گربوونەوەکەیان کردووە هەمووی یەک داخوازی هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە یانەوەتانێ حکوومەتی هەرێمی کوردستان زەمانەتی ئەم بابەتە بکە خۆی بتوانێ مانگانە موچە و قوتی ئەو خەڵکە بدا کە ئەمە بە پرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە یانەوەتانێ کە میکانیزمێک بدۆزینەوە کە میکانیزم زۆرە بۆ ئەوەی کە یەکێ لەو میکانیزمانە ئەوەیە کە حکوومەتی عێراق لەو بڕەپارەی کە ئەینێرێ بۆ فەرمانبەران حکوومەتی هەرێمی کوردستان بیداتە کەرکووک و مانگانە کەرکووک وەک هاوشانی وەکو تەربیەی تورکمانی و عەرەبی و سریانی ئەم کێشەیەمان نەمێنێ یانەوەتانێت کە ئێمە ڕاژەکانمان بە یەکجاری نەقڵکەین و لەم کێشەیە نەجاتمان بێت تەنها ئەمە چارەسەرەوە کاتی خۆشی هەوڵماندا بەڵێ ئەفەن هەر بۆ ئەو بابەتی کەوتت مادام کۆدەنگی مامۆستایان هەیە و لە حاڵەتی ئێوەش جیاوازە چۆن لە خوێندنگەیەک مامۆستای هاوپیشەکەت موچە وەردەبێت تۆ وەری ناگری جیاوازە ڕەنگە لە سلێمانی و لە هەولێر و لە هەڵەبجەکە هەمووی بە یەکجار موچە وەرناگرن ئێوە ناتوانن 5,000 بە یەک کۆدەنگی بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ داخوازی داواکاری لە حکوومەت هێرم بکەوە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد نە بەگوێتان دەکاو نە جێبەجێ دەکاو نە نیەتیشی هەیە خۆتان ڕاستەخۆ لە حکوومەتی عێراقی داوا بکەن ئەم 5,000 ڕاژەیە ڕاستەخۆ بگوازێتەوە. پرسیارێکی زۆر بەجێت کرد دەست خۆش بێ طبعاً پێشتر هەبوو ئەم بابەتە هەتا 2005-2010 چەندین مامۆستامان هەیە سەر بە خوێندنی کوردی بوونە خۆیان تەڵەبیان کردووە و داوایان کردووە وەزارەتی عێراق لاری نەبووە بەڵام یاساکە وایە کە ئەگەر تۆ لە حکوومەتێکەوە بۆ حکوومەتێکی تر بتەوێ و ڕاژەکەت بگوازیتەوە پێویست بە ڕەزامەندی هەردوو لا هەیە ئەو فۆرمەی کە ئێمە پڕمان کردەوە فۆرمێک بوو
پێویست بوو ئەو فۆرمە بچێتە وەزارەتی خوێندنی با بڵێن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەزامەندی ئەوانی لەسەر بێ بەڵام ئەوان لە دوای 2010ەوە ئەم ڕەزامەندیان ڕاگرت بە فەرمی بە مامۆستایان وت بە هیچ کەسێ بۆی نییە داوای گواستنەوەی ڕاژە بکە بۆیە ئێمە گومان دەکەین و یەقینمان هەیە کە ئەوان هۆکارن بۆ ڕاگررتنی ئەم بابەتە بەڵێ ئەوەش بەجەیە کە ئێمە دەتوانین فشارێکی گەورە بکەین و واژووکەکەینەوە ئەو کاتە دەبێت لەگەڵ حکوومەتی عێراق دانوستان بکەین بەڵام هەر ئەمانە خۆیان ئەم کوت لە سیاسیانە خۆیان لە بەغدا ئەم بابەتە پێشێل دەکەن و ناهێڵن ئەو گفتوگویانە بەردەوام بێ و بگاتە نەتیجە. باوەسا محەممەد لێرە پرسیارێکی تریژە تەکایەوە ئەگەر بێت توێوە بچنە سەر باڵێ حکوومەتی عراقی یاخود تربیەکانی سەر بە وەزارەتی تربیە عراقی لە خوێندنی کوردی گرفت دروست نابێت لە ڕووی منهەجەوە لە ڕووی سیاسەتی خوێندنەکەەوە واتە حکوومەتی عراقی هەمان ئەو پشگیریە زانستی حکوومەتی هەرێم دەکات بۆ کەرکووک یاخود منهەشتان پێ ناگۆڕێ یاخود وا ناکا گرفت بۆ خوێندنی کوردی دروست بێ لە کاتێکا ئەگەریەوە سەر بە حکوومەتی عراقی بن بەڵام ڕاستە گرفتی دارایی و موچەتان ناوێ بەڵام گرفتی خوێندنتان بۆ دروست ناکە. بەڵێ دەست خۆش ئەویش هەر پرسیارێکی بەجێیە بە هیچ شێوەیە گرفت دروست ناکە چونکە ئێمە لە وڵاتێکدا دەژین ڕاستە سیاست زۆرجا سیاست زاڵە بەسەر دەستور و یاسادا بەڵام بە پێی یاسا خوێندنی کوردی لە یعنی تەنانەت ئێستا لە بەسڕە خوێندنی کوردی هەیە لە هەموو قوتابخانەیەک لە هەموو پۆلێکە دەرسێکی زمانی کوردی هەیە گەر مامۆستا هەبێ لە بەسڕە لە ناسریە لە بەغدا خوێندنی کوردی وجودی هەیە و لە بەغدا بەشی خوێندنی کوردی هەیە تەنانەت لە ناو بەغدا دائیرەمان هەیە ئێمە بەشی خوێندنی کوردی ئەوەی کە ئێمە زانیومانە ئەوەی کە تەچیدی لەسەر کراوەتەوە خوێندنی تورکمانی یاسایە قانونە خوێندنی سریانی هەیە خوێندنی کوردی هەیە بە هیچ شێوەیە گرفت دروست نابێ بۆ خوێندنی کوردی. زۆر باشەوە ئەوسا دوایین پرسیار ئێوە فشارەکانتان چی دەبێت پلان و بەرنامەتان چی هەیە لەوەی کە بەردەوام من لەسەر ناڕزاییەکان دیارە ئێستا وادەی دابشکردنی موچەیەکی مامۆستایان درراوە ئیدی تاو ئێوە بێدەنگی لێ دەکەن لە ناڕزایەتیەکانتان؟ ئێمە بڕیارمان داوە پشتیوان بەخوای گەورە بەردەوامە بین و پلانی داهاتوومان دیارە یەکەم بەردەوامە بین دووەم هەرچیمان پێ بکرێ و پێمان وایە کە حکوومەتی تازای عێراق جۆرێک لە گۆڕانکاری پێوە دیارە جۆرێک لە جدیەت و لە چۆنەڵێ لە ئیرادەیەکی بەهێز دیارە بۆ هەندێک گۆڕانکاری ئێمە هەوڵە دەین کە لە داهاتوودا هەم واژوو کۆ بکەینەوە هەم ینی با ئێمە ئێستا وەسیلەکان باس دەکەین بەڵام هەرچیەکمان پێ بکرێ بۆ ئەم بابەتە ئەبێ ئەم کاروانی ناڕەزایەتیە بگا بە ئەنجام و سەرئەنجام کێشەی خوێندنی کوردی مامۆستایانی خوێندنی کوردی چارەسەر بێ چونکە بەم شێوەیە نەدەتوانین پرۆسەی خوێندنی کوردی بەڕێوە ببرێ و بەهێزکرێ نەدەتوانین قوت و موچەی مامۆستایان بدرێ کە ئەمە بەڕاستی گرفتێکی گەورەیە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد جەلیل مامۆستایانی ناڕازی کە لە کەرکووکەوە لەگەڵمان نابووی سپاس بۆ ئەو کاتێککە بێمەت بەخشی دیارە بینەرانی عزیز ناڕزایەکان لە هەولێریش وەختە دەست پێ بکەن پاش ناوبڕێک کۆنگرێکی ڕۆژنامەنووسی لە هەولێر هەیە لەسەر مامۆستایانی ناڕازی دەچینە لای کۆنگرەکە بۆتان. تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی یەک ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ
تامێکی لەبیر نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئەمڕۆ لە شاری سلێمانی لە سەرای ئازادی شاری سلێمانی گردبوونەوەیەکی مامۆستایانی ناڕازی ئەنجامدرا بۆ پاڵپشتی لە مامۆستایانی ناڕازی دووەک و باقی شارەکانی تر. دواکەوتنی موچە ئێستا بە تایبەتی توێژی مامۆستایانی ناڕازی هێناوەتە دەنگ و لەسەر شەقامەکان خۆپشاندار و ناڕزایی ئەنجام دەدەن. ئێستاش دەچینە لای کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی مامۆستایانی ناڕازی شاری هەولێر دیارە بۆ پشتیوانیکردنیان هەم لە مامۆستایانی دهۆک و هەم لەسەر ئەو دواکەوتنە موچەیی کە هەیەە دیارە کە ئەمڕۆ لە نیوەی مانگی 5 تێپەڕیون هێشتا موچەی مانگیەکی ساڵی 2020یان وەرنەگرتووە جگە لە چەندین موچەی فەوتا و پاشەکەوتی موچەکراوەکانیان کە هێشتا دیار نییە و نازانرێکەی پێیان دەدرێتەوە چارەنووسیان چی دەبێت و بڕیارە 1/6 دەرگای قوتابخانەکان بکرێتەوە دەست بەجێ دەست بە تاقیکردنەوەکان بدرێت و ئەم ڕەوشەی کە ئێستا مامۆستایانی تێکەوتووە دیار نییە خۆ تاقیکردنەوەکانیش لە کاتی خۆیان ئەنجام دەدرێت یاخودنا. بەڵام ئەوەی کە ڕوون و دیارە ئەمڕۆ لە سلێمانی لە کەرکووک و پاشکەمێکی دیکەش کۆنگرەی ڕۆژنامەوانی لە هەولێر هەیە مامۆستایانی ناڕازین و دوێنێ لە دهۆک وەروەها لە سەی سادق و لە کەلار و لە چەمچەماڵ و لە سلێمانیش لە ڕۆژانی ڕابردووتردا مامۆستایان ناڕازی بوون هاتوونەتە سەر شەقامەکان بۆی کە حکوومەت هێرێمی کوردستان بە پێ ئەو بەڵێنانەی کە کابینەی نۆداوێتی 30 ڕۆژ جارێک موچەیان پێ بدات کە دیارە لە ئێستادا هێشتا موچەی مانگیەکی 2020 وەرنەگیراوە. دەچینە لای کۆنگرەی ڕۆژنامەوانی مامۆستایانی ناڕازی لە شاری دوهۆکەوە کاوەی جێگەی سەرنجە زۆرجار ڕخنەی مامۆستایانی ناڕازی لە سلێمانی و لە شارەکانی دیکەوە بۆ بۆچی ناڕزایی مامۆستایان لە هەولێر دەست پێ ناکە و ئەمەی کە ئێستا دەمیژێت کۆنگرەی ڕۆژنامەوانیانە بزانین چی دەڵێن لەو بارەیەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگشتی هەرێمی کوردستان بە نیگەرانیەوە ڕای دەگەێنین کە دوای ساڵێک لە ئاسایی بوونەوەی ژیانی موچەخۆران خەریکە هەمان ژیانی سەخت و دژواری چەند ساڵی ڕابردوو بۆ مامۆستایان و فەرمانبەران دروست دەبێتەوە. ئێمە ئێستا لە کۆتایی مانجی 5 2020 داین بەڵام حکوومەت نەیتوانیوە موچەی مانجی 1 دابەش بکات. بۆیە یەکەم هۆشداری دەدەین لە شکستێنانی کەرتی پەروەردە و دابەزینی ئاسی زانست و زانیاری قوتابیان و نەمانی ڕێز و شکۆی مامۆستایان و ناوەندەکانی خوێندن. دوو داوا دەکەین حکوومەتی هەرێم ڕەوشی دارایی و پێدانی موچەی ئاسایی بکاتەوە و ڕێگر بێت لەوەی موچەی فەرمانبەران نەبێتە قوربانی شەڕی سیاسی حزبەکان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا. سێ گردبوونەوە و خۆپیشاندان بە مافێکی سروشتی هەموو تاکێک دەزانین بۆیە داوا دەکەین سەرجەم مامۆستایانی دۆگ ئازاد بکرێن. چوار لە بەرامبەر جێبەجێ نەبوونی داواکاریەکانمان هەموو دەرگایەک بەڕوومان واڵایە بۆ ئەنجامدانی هەر چالاکیێکی مەدەنی دوور لە تونند و تیژی چونکە ئێمە داوای مافی خۆمان دەکەین دژی هیچ کەس و لایەنێک نین و نابین. لە کۆتاییدا هەموو لایەک ئاگدار دەکەینەوە کە هەر لێکەوتەیەکی خراپ لەسەر پرۆسەی خوێندن و تاقیکردنەوەکان دروست بوو لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی هەولێر 7 5 2020.
ئێمە لە یادداشتەکەدا باسمان کرد باسی ئەومان کرد خۆپیشاندان بە مافی سروشتی خەڵک دەزانین داوا دەکەین سەرجەم مامۆستایان دۆگە ئازاد بکرێن مافێکی سەرەتایی خۆمانە هەر مامۆستایەک هەر کەسێک داوای مافی خۆی بکە ئێمە پشتگیری دەکەین ئەو ئاگادارکردنەوە دەدەین بە حکوومەتی هەرێم هیوادارین حکوومەتی هەرێم بە پیل بانگاوازەکەی مامۆستایان ناڕازی و فەرمانبەرانی ناڕازی هەولێر موچەخۆرانی ناڕازی هەولێر و هەموو کوردستانەوە بێ بۆی ئەو پشێویە نەکەوتە ناو وڵایزان دیارەوە بەشێک لە کۆنگری ڕۆژنامەوانی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی هەولێر و هەڵبەتە جەلا لەتوانی بڵێن ناڕزایەکان تەواوی چین و توێژ و جیاوازەکان و فەرمانبەرانی و هاوڵاتی سادە و وەروە بێموچە و بێ ئەوانشی کەوا فەرمانبەرنی یاخود تەعینی حکومینین گرتووەتەوە لە هەرێمی کوردستانە بەڵام هەمیشە مامۆستایان دەتوانین بڵێن سەرپشک و جڵەوی خاوەن هەڵوێست و مووقیف بوون وەر لە ڕابردووشدا جێگە دەستیان دیار بۆ لێرەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو مامۆستایان لە لەوانەی کە گیراون لە دهۆک و وەروە لە هەموو شوێنێکی تریش ئەزانم بڕگەی یا دەوەریمان هەیە و بینەری دەبین دوای دێنەوە لاتە حەڤەی پێنجی ساڵی 1966 لە دایکبوونی قسەی کوڕی دووەمی سەدام حوسێن لە شاری بەغدا قسەی یەکێک بووە لە سیاسەتمەدارانی عێراقی و ڕۆڵی هەبووە لە سیاسەت و چالاکیە سەربازەکانی عێراقدا ناوبراو بە پێچەوانەی براکەی عودەی نەرمتر و بێکێشەتر بووە ناوبراو ساڵی 2003 دوای 19 کاتژمێر لە بەرگری لەلایەن هێزەکانی ئەمریکا و لەگەڵ عودەی برای و موستەفای کوڕی کوژران حەڤەی پێنجی ساڵی 1970 لە ئەنجامی هەڵبژاردنە پەرلەمانەکەی ئیسرائیلدا حیزبی نەتەوەی لیکۆد بووە براوەی ئەو هەڵبژاردنانە و میناحیم بێگن بووە پێنجەمین سەرۆکوەزیرانی ئیسرائیل میناحیم بێگن یەکێک بوو لە سیاسەتمەدارەکانی جوولەکە سەرەتای ساڵی 1940 بۆ ماوەی 8 ساڵ تا ساڵی 1948 لە زیندان یەکێتی سۆڤیەت دەستگیر کراوە و ئازار دراوە بیرەوەریەکانی خۆی لە زینداندا بە ناوی شەوەسپیەکانەوە بڵاو کردوتەوە کە باز لە دڕندەی دەستگای ئاسایشی سۆڤیەتی دەکات زەکات یەکێکە لە پایاساسەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆیە پێویستە بزانین کێ دەبێت زەکات بدات و بە کێی بدات و چۆنی بدات دیارە تەورێکی زۆر گرنگ و جێگەی بایەخەوە دەبێ هەمومان بە گرنگیەوە سەیری بکەین و گوێ بگرین بزانین ئایا زەکات چییە و چۆن دەدرێت و بە کێ دەدرێت و دیارە کۆمەڵگەی ئێمەش بەشێک لە هەژاران پشت بە زەکاتی خاون سەرمایەکە دارەکان دەبەستن لەوەی کە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چۆن سفرەی هەژاران دەڕازێننەوە توانم بڵێن پاڵپشتێکی داراییەکی باش دەبێت بەڵام فەلسەفەی زەکات لە چیایە چی بکرێ بۆی کە لە ڕێگەی زەکاتەوە ڕێژەی هەژاری لە وڵات کەم بکرێتەوە نەک تەنها ئەوەندەی کە بەشی بۆنەیەک یاخۆت خوانێکیان بۆ ئامادە بکەین و ئیدی باوەڕمان وا بێت زەکاتەکەمان لە کۆڵ بۆتەوە وەکو فەرزێک بەڵام لەو لاوە کاریگەریکەوە تۆ دروست نەکا کە بتوانین ڕێژەی هەژاری کەم بکەینەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دیارە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بوبەکر پێنجۆنیمان کردو مامۆستا زۆر سپاس بۆ مامۆستا با سەرەتا لەوە دەست پێ بکەین دیارە زەکات یەکێکە لە پایەساسەکانی ئاینی پیرۆزی ئیسلام فەلسەفەی زەکات چییە لە ئیسلامدا کە بووەتە ڕوکنێکی ئەساسی ئیسلامیش بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين بێگومان وەکو جەنابەت ئاماژەتدا لە ناو پێنج پایەکانی ئیسلامی پیرۆزە زەکات لە ڕووی پۆلیانکردنەوە پلەی سێهەمی وەرگرتووە ئەمەش ئەوە ئەگەیەنەیە کە بابەتی دارایی و دابەشکردنەوە و دەستگرۆی خەڵکی هەژار لە ئیسلامی پیرۆزە بەهایەکی گەورەی هەیە نەک هەر ئەوەندە کە بەها و گرنگیەکی هەیە بەڵکو کەمتەرخەمی لە ئاستیا بەرامبەر کراوە بە تەکذیبی دین و ڕەتکردنەوەی ئیدعای دینداری لە کەسانێکەوە کە دەستگرۆی خەڵکی هەژاریان نەبێت و توانا و جورئەتی بەخشین و دەزواڵاییان نەبێ بە شێوەیەکی گشتی بە نمونە ئێمە لە قورئانی پیرۆزە سوورەتی ماعونمان هەیە خوای گەورە لە سەرەتایە و سوورەتەیە ئاماژەکە فەرمێ ئەڕائەیتە الذی یوکەذیب بالدین فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين
یعنی دەستگرۆی نەکردنی خەڵکی هەژار و نەبوونی سۆز و مهرەبانی و هاوکاری بۆ مناڵانی بێباوک و بێناس بەرامبەر کراوە بە تەکذیب و بێباوەڕبوون بە دین ویان لە سوورەتی بەلەدا خوای گەورە باس لە هەوڵ و کۆشش و شەونخونی بەردەوامی مسلمانی هوشیارەکە لەوەی کە فەلەقتەحەمە العەقەبە وما ئەدراکە مە العەقەبە فەک و ڕەقەبە تا ئەچێتە سەر باسی ئەو میسکینەن ذا مەطرەبە یعنی خەڵکێکی هەژار کە نەداری و هەژاریەکەی بۆتە بەشێک لە سیمای و پێی ناسراوەتەوە دەستگرۆی نەکرێ ویان لە جێگایەکی دیکە خوای گەورە ئاماژەیەکی قرس لەسەر ئەو کەسانەکات کە هۆکاری چوونە دۆزەخیان بەیانەکات بۆمان یەکێک لە هۆکارەکانیان وەلەم نەکون و طعیم المیسکین ئێمە دەستگرۆی خەڵکی هەژار و کەم دەرامەتمان نەکردووە ویان خوای گەورە هۆکاری چوونی خەڵکی دیکە بۆ دۆزەخ بەیانەکە ئینەهو کانە لا یؤمن بالله العظیم ولا يحض على طعام المسكين ئەبینین بەخشین و دەستگرۆیی بە شێوەیەکی گشتی بۆ هاوهاریکاری و هاوکاری خەڵکی هەژار ڕێک بەراورد کراوەتەوە بە ئیمان بەخوای پەروەردگار جەلە جەلالوه. زۆر باشەوەتە مامۆستا فەلسەفەی زەکاتدان توانین بڵێن ئاینی پیرۆزی ئیسلام فەڕیزەیەکی داناوە لەسەر ئەو مسلمانانەی کەوا با بڵێن هەبوون واتە ئەم ئێستا ڕەنگە مسلمانێک ئەو پرسیارەکە من هەمە بۆ بیبەخشم یعنی با بڵێن خەڵکێک وا بیکاتەوە فەلسەفەی بەخشینەکە بۆ یعنی ئیسلام ئێوێ بەو پەیامە چیمان پێ بگەێنێ خوای گەورە بەم فەرمانی بۆی ناردین ئێوێ یعنی بەم دانی زەکاتە چ ڕۆحیەتێک لێنەوەن کۆمەلگای بەتایبەتی لەوەی کە دەڵێ خۆم کەسابەتم کردووە پەیام کردووە بۆچی دەبێت فەرزیش بکرێ بیداتەوە بێگومان خوای گەورە لە قورئانی پیرۆزە کە خێتابی بەخشینی هەیە يعني يا أيها الذين آمنوا أنفقوا مما كسبتم ومما أخرجنا لكم من الأرض ئێمە دوو ڕێگەمان هەیە بۆ بەدەستهێنان ڕێگایەکیان هەوڵ و شەونخونی ئینسان لە مەجای وەبەرهێنان و بەکرێدان و کرێکاری و کەسابەت و بازرگانی و ڕاکەڕاکە لە نێوان ئەم وڵات و ئەم شار و ئەم جادە و ئەم شەقام و ئەم شوێنە گشتیانەدا بەشێکی دیکە گەڕانەوەیە بۆ سروشت کە سەرچاوەی ئەساسیەکەی لە زەویەوە بەرووبوومی کشت و کاڵیە سەوزەواتە میوەکانە ئاژەڵداریە بەخێوکردنی پەلەوەرە خودای گەورە خێتابی لەسەر هەردووکیانە بەوەی کە موسڵمان لە هەر کام لەم دوو ڕێگایەوە خوای گەورە ڕزق و ڕۆزی پێبەخشری ئەبێ بەخشین بکا و پرۆسەی بەخشین بکە پرۆسەی بەخشین بە شێوەیەکی گشتی منزومەی ئینفاق ڕشتەبەندیەکی بەرفراوانە لە قورئانی پیرۆزە کاکرێ بڵێن نزیکەی 200 ئاەت لە قورئانی پیرۆزە لەژێر ناونیشانی ئینفاق کە مەبەست لێی لە ئینفاق لە زمانی کوردیە ڕاستە بەمانای بەخشین دێ بەڵام لە زمانە عەرەبی زمانی عەرەبیە لە ڕووی زمانەوانیەوە لە نەفەقەوە هاتووە نەفەق یعنی شوێنێک کە کونێک بێت دوو سەری هەبێ لەم سەرەوە کون بێ لەو سەرەوە کون بێ بە نمونە تەنکیەکی ئاو لەسەر بانی خانووەکانمان لە ڕێگایەکەوە ئاوی بیریا ئاوی ڕیسی دێتە سەریان بەڵام لە بنەوە کونێکی تایە بۆ ئەوەی ئاو دابەزێت بە بۆری بۆ ماڵەکە ئەمە پێی ئەوترێ نەفەق و ئینفاق لەویەوە هاتووە کەواتە هەر کەسێ خوددا توانای ئەوەی پێدا کە لە ڕزق و ڕۆزی خوددا بەهرەمەند ببێ و بیکاتە دەست و گیرفان و قاسەی خۆیەوە ئەبێ لە بنەوە گیرفانی قاسەکەی کونێکی تیابێ بۆ ئەوەی ڕێژەیەک بۆ هەژاران دیاری بکرێ ئەمە بۆ وەک جەنابەت ئاماژەتدا ئەمە لەبەر دوو هۆکاری گرنگە یەکەم بۆ ئەوەیە کە ئێمە لە سەنگی باری کۆمەڵایەتی ئینسانەکان نزیک بە یەکتری بکەینەوە لیکەی لا یەکونە دوولەتەن بەینە الئەغنیاء مینکم بۆ ئەوەی ماڵ و دارایی لە نێوان کەسە دەوڵەمەندەکانە وەک ئەمڕۆ بەداخەوە ڕووی داوە کۆنە بێتەوە ئەمڕۆ لەسەر ئاستی دنیا لە سەتانەوەی داهات و دارایی دنیا لە لای کەمینەیەکی لە سەتا دەیە بەڵام لە سەتا دەی کەمینەیەکی داهات و دارایی دنیا لە سەتا نەوەتی هەموو کۆمەلگای مرۆڤایەتیە لەو 7 ملیار کەسە زیاتر کە هەمانە بەڵکو ئەو کەمینەی لە سەتا دەیەش ئەکرێ بڵێن لە نزیکەی 5,000 سەرمایەدار و کۆمپانیا و دەوڵەتی گەورەیە جێگایان بکەینەوە بە شێوەیەکی گشتی بەشێکی دیکە لە فەلسەفەی زەکات بۆ ئەوەیە کە جارێکی دیکە ماڵ و دارایی دەسا و دەست بکات
لكي لا يكون دولة بين الأغنياء. چونکە ئەگەر ماڵ کۆبوویەوە وەک ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەموو چین و توێژەکان بە تایبەتی فەرمانبەران و مامۆستایان هاواریان لێ هێستاوە. بۆچی؟ چونکە تۆ دەسەڵاتێکی قۆرەخکارت هەیە وەکو خۆیان ئیقراری لەسەرەکەن پارە و داهاتی ئەم وڵاتەیان بردۆتە دەرەوەی وڵاتەکەی خۆیان وەکو خۆیان ئیقراری لەسەرەکەن لە ئاستی باڵایە لە ژێر زەمینەکانە پارەیان حەبس کردووە. بێگومان ئەمە وای کردووە ڕکودێکی اقتصادیت بۆ دروست ببێ، سستیەک دروست بێ کە سستی دروست بوو لە جوڵەی بازرگانی و مامەڵە و کڕین و فرۆشتن بە شێوەیەکی گشتی. ئەو کاتە بێکاری سەر هەڵەدا کە بێکاری سەری هەڵدا هەژاری سەر هەڵەدا. بۆیە ئیسلام ئیش لەسەر ئەوە کات کە ماڵ زۆرترین دەسا و دەست بکە تا بە شێوەیەکی گشتی زۆرینەی خەڵک لی بەهرەمەند ببێ و لە ڕوانگەیەوە ئێمە سیاسەتی خەڵقی نقود چۆنەتی خوڵقاندنی پارە لە ڕێگەی بەدەستەوە دانی تۆ بۆ یەکێکی تر یەکێکی تر بۆ یەکێکی تر یەکێکی تر بۆ یەکێکی تر تا بتوانین لە ڕێگەی جوڵەی دراویەوە ئێمە بتوانین داهات و خۆشگوزارانی بۆ خۆمان دەستە. زۆر باشە مامۆستا. ئێستا کەس سەیری خواری خۆی ناکە، زۆر کە منەوانەی کە سەیری خواری خۆیان بکەن کە نەدار بن، هەمووی سەیری سەر و خۆیەکاوە. بۆیە هەمیشە دەڵێن کوا من هەمە فڵانە کەس هەیەی کێ دەبێت زەکات بدا؟ ئایا سەرمایەدار بە کامە دەڵێ سەرمایەدار؟ ڕەنگە کەم بنەوانی کە خۆیان ناوبنیان سەرمایەدار. کەواتە چۆن بزانین گیرفانمان تا چەندی تیا بوو ئەو کاتە لەسەرمان فەرز دەبێت زەکات بدەین؟ بێگومان ئیسلامی پیرۆز بە شێوەیەکی گشتی بابەتی زەکاتی بە پرش و بڵاوی لە قورئان و لە سونەتی پێغەمبەر سەڵسەڵام بەیان کردووە و بەدەر لەوەش لە هەردوو قۆناغی مەکی و مەدەنی ئەگەر ئێمە سەیری ئاەتەکانی مەکی بکەین بە شێوەیەکی گشتی خوای گەورە لە سوورەتی مەعارج ئاماژاکە لەسەر وەصف و ئەخلاقیاتی ئینسانی مسلمان والذین فی ئەموالهم حق معلوم للسائل والمحروم. کەواتە کەسێک کە ماڵ و دارایی خوددا پێی داوە بێگومان خوا فەرمێ حەقێک هەیە و ئەم حەقەش معلومە. کەواتە یەکێک لە دەستەواژەکانی زەکات بۆ ڕەد و بەدەل بۆ وەرگرتن و پێدان چەمکی حەقە، چەمکێکی دیکەیان بریتە لە معلوم کە لە سوورەتی ذاریاتیشا بە هەمان شێوە دووبارە ئەبێتەوە والذین فی ئەموالهم حق للسائل والمحروم. لێرە حەقێکی معلومە لە مەعارجە. بۆچی؟ بۆ ئەوەی کە وابەستەیکەین بە زەکاتەوە. بەڵام لە ذاریاتە کە پلە ئیمانی و ئاستە ئیمانیەکان بەرزترە بێت و ئەوسافی متەقین قورسترە بێ لەوێ بەخشینیش مەداکەی فراوانترە بێت، ڕوبەرەکەی فراوانترە بێت کە ئەبێ مسلمان بەخشندەی خۆی بنوێنێت چ لە ڕووی دانی زەکات بەڕێژە و بڕی دیاری کراو چ ڕووی زیاتر لە زەکاتیش لە کاتی ئەزەمات و پێداویستی ژیانی خەڵکە وەک ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ إن في المال حقا سوى الزكاة. ماڵ و دارایی مافی هەژارانی تێدایە جگە لەو زەکاتی کە خوددا دیاری کردووە لە سەریان. مامۆستا ئەگەر بۆ تەواوکەری پرسیارەکەی هاوکارم بۆ نمونەگەر ئێستا باڵێن زەکات زیاتر لە پارەی کاشە درێت، ئایا ئاڵتونێک با بڵێن کەسێک سەرمایەدارێک ماڵێکی زۆری هەیە شەریکاتێکی زۆری هەیە ئایا بەس زەکات لەو پارە کاشەی دەدرێت کە هەیەی واتە مەبلەغێک چەند ملیۆنێک چەند دۆلارێکی هەیە یا خود ئەگەر سەرمایەکی تریشی هەبێ بەڵام لە بەردەستی خۆیان ئەبێ زەکاتی لێ بدا یا خود دەبێ ماڵەکەی با بڵێن مەزندە بکە بە پارە و لەو ماڵی هەیەی و زەکاتی لێ دەرکە؟ ئێمە بۆ وەڵامی دروستی ئەم پرسیارە پێویستمان بەوەیە بگەڕێنەوە بۆ مەرجەکانی پێویستبوونی زەکات لە فقی ئیسلامیە. مەرجەکانی پێویستبوونی زەکات یەکێکیان بریتێ لە موڵکیەتی تەواو، یعنی ئەو کەسە خاوەنداریەتیەکی تەواو لە 100% بۆ ئەو ماڵ و داراییە هەبێت. دوو ڕێژەی زەکات یعنی بوونەکەی لە ڕووی ڕێژەیەوە بگاتە ئاست و بڕێک کە زەکات تایە پێویست بێ. بۆ نمونە ئەوەی کە لە فقی ئیسلامیە دیاری کراوە بریتە لە گەیشتنی ماڵ و دارایی بە ڕێژەی 20 مسقال زەکات، 20 مسقال ئاڵتون. ئەمە بەراوردیکەینەوە بە دۆلار یا بە دینار نزیکەی 5 ملیۆن و 500,000 دیناری چاپی نوێی ئێستای خۆمانەکات. و مەرجێکی دیکە بریتە لە حەوەلانی حەول. حەوەلانی حەول یعنی هاتنەوەی ساڵ بەسەریا بە ساڵی هیجری، ساڵی قەمەری. مەرجێکی دیکە ئەوەیە کە زیاتر بێت
لە احتیاجی ئینسانەکە. لێرەوە ئەچینە چوار شێوەی شەریکات و معامل بە شێوەیەکی گشتی. ئەمانە کۆمەڵێک ئامێریان هەیە و کۆمەڵێک بشتی بناغەیی پێویست بەو کۆمپانیایە بەو کارگەیان هەیە کە پێیان ئەوترێ ئوسوڵی سابت، کەرەسە و ئامێر و ئامرازە پێویستەکان. ئەم کەرەسە و ئامێر و ئامرازانە لەبەر ئەوەی وەسیلە و هۆکاری بەکاربردنن ماڵی زەکات ڕوویان تێناکە. بەڵام لە هەمان کاتە ئەمانە هۆکاری بەرهەمهێنانن، کەواتە هۆکاری بەرهەمهێنان هەرچی ئەمانە بوونە هۆکاری بەرهەمهێنانیان ئیرادات و قانزاجەکەیان مەسروفاتی حەقیقی لێ دەرەکرێ، دواییەکەی هەرچی مایەوە لە قازانج ئەوە ئەبێتە قازانجی صافی کۆمپانیاکە. ئەگەر خاوەنی کۆمپانیاکە بۆ فراوانکردن، بۆ ژنهێنان، بۆ ماڵکردن، بۆ هەر شتێکی دیکەش بەکاری بێنێ، ئەبێ ڕێژەی لە 100 و یا 40 لە ماڵی زەکاتی لێ دەربکا بە شێوەیەکی گشتی. بۆ نمونە کۆمپانیای ئەلفمان هەیە، کۆی قازانجی صافیەکەی لە ئەم ساڵە 1 ملیار دینار بوو. ئەم ملیار دینارە ئێستا بەردەست نییە لەبەرەوەی کە لە فراوانکردنی کۆمپانیاکەی و کڕینەوەی مەوادی خام و پێداویستی خۆی و هاوبەشەکانی بەکار براوە. بەڵام لەگەڵ ئەوەش کە بەکار براوە لەبەرەوەی کە بەڕێگەی وەبەرهێنان دەستکەوتووە، پێویستەکە هەموو هاوبەشەکان ئەو ملیار دینارە چۆن بەسەریانە دابەشکراوە، هەر یەکەیان لە 102.5 قیمەتی زەکاتی لێ دەربکە، ئەگەر چی لە لایشی نەما بێتەوە بە پارەی و سەرفی کردبێت. مامۆستا لە خەڵکی مامناوەند کە ڕەنگە پارەکەیان لە ماڵەوە کاشەکەیان بگاتە هەستیەوەی کە زەکات دەرکەن، شتێک زۆر چەسپاوە لە مێشکیانە، ئەوەی کاشێک کە پێویستیان پێی نەبێت، هی خۆیان بێت بەڵام پێویستیان پێی نەبێت. ئایا تا چەندم باوەڕە ڕاستە ئیلا دەبێت ئەو کاشەی کە پێویستیان پێنی و لە ماڵەوە دایانناوە یاخود لە بانقەدایانەوە ئەمە زەکاتی لێ دەرەکرێت؟ بێگومان ئێمە دەستەواژەیەکمان هەیە لە ئابووریە، ئەڵێ حەز و پێویستیەکان ناکۆتان و ئەوەش کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سروشتی بەنی ئادەم وایە ئەگەر شیوێک لە زێڕ و زیوی هەبێ خۆزگەی شیوێکی دیکەشەخوا، ئەگەر دوو شیوی هەبێ خۆزگەی شیوێکی دیکەشەخوا. هیچ شتێک چاوی مرۆڤ تێر ناکە خۆڵ نەبێت، یعنی مردن و سەرنانەوە نەبێ لە ناو خۆڵە. بۆیە ئێمە لە فقی ئیسلامیە چاومان لەسەر پێویستیەکان نییە. بێگومان هەموو کەسێک هەر چەند سەرمایی هەبێ جێگای بۆ ئەدۆزێتەوە، جێگای بۆ ئەدۆزێتەوە، ڕێگای بۆ ئەدۆزێتەوە. زۆر جار فروفێڵی یاسایی احترامەن، فروفێڵی شەرعی هەندێک جار بەداخەوە ئەهێنرێتە کایەوە کە حیەلی شەرعی لە دێر زەمانەوە فوقەها ئاماژەیان پێداوە. بۆیە ئێمە لێرەوە لەم منبەرەی پەیامەوە ئەوە ڕابگەێنین کە ڕای پەسەند و دروست زانایانی هاوچرخ کە ئەهلی تەحقیق و خوێندنەوە و دیراسە و خەمخۆرین بە شێوەیەکی گشتی باوەڕیان وایە هەر کەسێک 5,500,000 دیناری چاپی نوێی هەبێ بە شێوەی دراو، دۆلار بێت، تمەن بێت، دینار بێت، ئاڵتون بێت، یا بە شێوەی کانزات ئاڵتون بێت یا هەر مەوادێکی دیکە، دای نابێت و ساڵی بەسەرا هات بێ، ئەبێت 40 زەکاتی لێ دەربکات و لە 102.5 ئەبێتە زەکات. ماوەستا پرسیارەگێتە ئاراوە با بڵێن هاوڵاتیەک ئەلف ناوێک کۆمەڵێک پارەی هەیەوێتی بە قەرز بە کۆمەڵێک مسلمانی تر کە ڕەنگە خۆی پێویستی بەو پارەیە نەبێ و محتاجی نەبێ، هەنێکی تریشی هەبێت بەڵام نەگاتە ڕێژێ زەکاتێک، ئەو پارەی لە قەرزایە زەکاتی لەسەر ئەبێ لێ دەربکرێ. بێگومان ئێمە هەم بۆ کەسی بازرگان هەم بۆ هەموو کەسێکی سەرمایەدار لە حسابی ساڵانەی زەکاتە پێویستمان بە 4 شت هەیە. یەکەم، من وەکو کەسێکی سەرمایەدار دراوی کاشی و نەقدی چیم هەیە، چەند ملیۆن دینارم هەیە، چەند هەزار دۆلارم هەیە، چەند ملیۆن تمەنم هەیە. ئەمە بە شێوەی کاش لە گیرفانمایە، لە قاسەکەمایە، لە ماڵەوەیە، لە بازار و کۆمپانیایە. ئەمە سەرژمێرەکەم و تۆماری یەکەم 10,000 دۆلارەکات. بە شێوەی عروضی تیجاری، کاڵا و شمەک و خزمەتگوزاری بازرگانی کە من عەرزم کردو بۆ فرۆشتن، چەندم هەیە؟ بای 10,000 دۆلارم هەیە، بای 20,000 دۆلارم هەیە. ئەمەش هەمووی تۆمارەکەم کۆی ئەەکەمەوە لەگەڵ 10,000 دۆلارە کاشەکە. سێهەم، من قەرزم چەندێ لە لای خەڵک هەیە، لە لای ئەحمەد، لە لای مەحموود، لە لای فەتاح، لای خزم، لای بێگانە. قەرزەکانم دەستین، قەرزی مامەڵەیە، هەموو قەرزەکانم کۆەکەمەوە
هەر هەمووی دەرجەکەم لە ژێر پارەکاشەکە لە ژێر پارەی ئەو کاڵاوشمەکەش کە شکاندومەتەوە بە پارە مەگەر قەرزێک کە دڵنیا نەبی لە دانەوەی و کەوتبێتە غەرغەرەی فەوتاندن ئەوە دەریەکەی لە حیسابات هەر سێ پارەکە کۆ ئەەکەیتەوە بۆ نمونە کاتە $50,000 بەڵام لە بەرابەرە پرسیاری گرنگیش ئەوە ئەکرێت کە من چەندێک قەرزی خەڵکم لەسرە بۆ نمونە کۆی پارەکانی من کردیە $50,000 بەڵام لە بەرابەرەوە $25,000 قەرزی کۆمپانیای فڵان و فڵان شخصم لەلایە کەواتە $25,000 لێ دەرەکەم ئەوەی کە ئەمێنێتەوە $25,000 ساڵی بەسەرا گەڕاوەتەوە ئەمە ئەبێتە ماڵی زەکات ئەبێ ڕێژەی لە 2.5 بدەم واتە ئەبێ $7,500 دەرکەم لەو قەرزە کەواتە مامۆستا من ئەگەر بە سەروەت و سامان و بەو پارەی کە خستومەتە ناو ئیشەوە دوکانێکی بچووکم هەیە یاخود دەر ئەگەر دوکانەکەشم نەبێ یا پارەیەکم لە قەرزاوێ هەمووی نەگاتە 5,500,000 دیناری تەبع ئایا زەکاتی لێ دەرەکرێت؟ بێگومان نەخێر چونکە ئێمە وەکوتمان لە مەرجەکانی زەکاتدانا یەکێکیان نیسابە گەیشتن بە ڕێژەیە ئەگەر نەگەیشت بێ بە ڕێژە با لە 3-4 جێگەشت پارەت هەبێ بەڵام کە کۆکرایەوە هەر هەمووی نەگەیشتە سەقفی زەکات ئاستی ئەوەی کە توانای کڕینی 20 مسقال ئاڵتونی ساغت پێی هەبێ لە بازاڕە کە تەقدیر کراوە بۆ ئەم ساڵ لە ڕێگەی لیژنەی فتواوە بە 5,500,000 قەرز پارەی کاش یاخۆت ئاڵتون کە لە ماڵەوە هەتبێ یاخود ئەو پارەی کە لە ئیشا بێت چەوە سالت وێ کڕی بێ یاخود نەواتە سیارە و خان و ئەمانە ناسنەوە چوار ئەمانە پێیان ئەوترێ ئامێری خزمەتگوزاری یا پێداویستی کەرەسەی پێداویستی کابرا خانوویەکی هەیە خۆی تایەتی سیارەیەکی هەیە خۆی بەکاری هێنێ ئەمانە داخڵ نابن بە ماڵی زەکات چونکە ئەمانە ئوسوڵی سابتن لە چوارچێوەی پێداویستی ژیانی ڕۆژانەی ئینسانن مامۆستا حەدەسێکی ترێ ئێستا لە کۆمەلگای کوردی بەتوانم بڵێم بەتابەت لە چینی فەرمانبەران و ئەوانەی کار دەکەن بۆی پارە کۆ بکەنەوە زۆر جار سلفە دەکەن بۆ نمونە کۆمەڵێک هاوڕێ 20 نەفەرن جاری وایە چێتە 30 نەفەر واتە زیاتر لە ساڵێکی پێ دەچێت تا ئەو کەسەی با بڵێن پارەکەی بۆ دەردەچێت بۆ وەردەگرێت ئەو پارەیە بۆ نمونە من ئەم ساڵ بەشداری سلفەیەکم کردووە 25 نەفرین 25 میلیۆن دەرەچێت یاخود زیاد لە ساڵێک بێت 12 مانگیان 2 ساڵ و نیوی پێ دەچێت من لەوای 2 ساڵ و نیو پارەیەکی کاشم وەردەگرم کە با بڵێن 25 میلیۆنە 25 2 ساڵ و 5 مانگ 4 مانگی بەسەرا چووە ئەمانە زەکاتی یان مامەڵەی شەرعی چۆنە لەگەڵ ئەو پارانە بێگومان ئێمە ئەو کەسانی کە سولفەیان کردووە ئەوانەی کە حساب بانکیان هەیە ئەوانەی کە پاشەکەوتەکەن و پلانی داراییان هەیە لە دوو حاڵەت زیاتر نییە حاڵەتی یەکەم بۆ نمونە من سولفەم کردووە لەگەڵ گروپێک وەکو جەناب دەڵێ بەڵام بۆم دەرنەچووە و تا ئێستا دە قیستم داوە و هەر قیستێکی من 500,000 دینارە کەواتە من 5 ملیۆن دینار پارەی پاشەکەوت و کەڵەکە بووم هەیە لە ناو پرۆژەی سولفەکەمە لەگەڵ پارەکانی دیکەی خۆم کۆی ئەەکەمەوە کۆی ئەەکەمەوە کردی هەر چەنێ مادەم لە سەروی 5 ملیۆن و نیوەوە بێت با هاو بەشیم لە سولفەشا کردبێ زەکاتەکەوێتە سرم بە پێشەوانەوە کەسی دووهەممان هەیە هاوبەشی کردووە لە سولفەیە بڕەپارەیەکی وەرگرتووە ئێستا لەسەری قەرزارە ئەبێ بداتەوە بەردەوام 500,000 لێ ئەڕوا و تا دەمانگی تریش ئەبێ بیدا کەواتە ئەم کەسە وەکو کەسە قەرزارەکە وتمان کۆی پارەکانی خۆی کۆ ئەکاتەوە کە کۆی کردەوە هەمووی ئەم سولفەیەی کە مانگانە 500,000 لێ ئەداتەوە ئەم قسانە بە نمونە ئێمەیکەین کە موزیاتایە ئاساییە لە ئێستای ڕەمەزانەوە تا ڕەمەزانەکەی تر کە مەوسمی زەکاتی ئەوە 12 قستی لێ دەرەکات لە دانەوەیە ئەگەر 12 قستی لەسەر ماوە ئەگەر کەمتری ماوە هەر چەنێکە 10 هەمووی لێ دەرەکە پارەکەی هەر چەنی مایەوە ڕێژەکەی گەیشتە 5 ملیۆن و نیو ئەوی زەکاتی لێ زۆر باشە کەواتە لە 5 ملیۆن و نیو تا 1 میلیارد دۆلار دەبێ هەمووی چەند زەکاتی لێ بدرێ ئایا لە 5 و نیوەکەیە ڕێژەیەکی جیاوازە دەبێت زەکات بدا یاخود تا زۆرتر بێ دەبێت ڕێژەی زەکاتەکەشی زۆرتر بێت ڕێژەی زەکاتی پارە ئاڵتون دانەوێڵە ڕێژەیەکی جێگیرە بە پێچەوانەی ڕێژەی زەکاتی ئاژەڵەوە احترامان یعنی لە ڕێژەی زەکاتی ئاڵتون و دراوەکانە ئێمە ئەڵێن 40 یان لە 100 و کەواتە گەروتمان لە 100 و لە $10,000 $250 دەین لە 1 ملیۆن دینار 25,000 دەین لە 40,000 1,000 دەین لە 40 مسقال 1 مسقالە دەین بەم شێوەیە 40 ئەو نەسابی 40 یا لە 100 وەرەگرێ بۆ کۆی حساباتی خۆی بۆ نمونە کەسێک $100,000 هەیە 2 زەربی داکەین
2500 دۆلارەکە کەسێ 100 ملیۆنی هەیە ئەویش بە هەمان شێوە 25,000 زەربی سەدەکەین ئەکاتە 2 ملیۆن و نیو دیناری چاپین. باسی زەکاتی ئاژەڵت کرد. ئەمە چۆنە زەکاتی ئاژەڵیش هەیە و پێدان ئەوانی چکات دەبێت زەکاتی بدەیت چۆن دەبێت زەکاتەکەش بدەیت. زەکاتی ئاژەڵیش بە هەمان شێوە ئەچێتە چوار شێوەی نسابی ساڵانە لە سەرەتایە ئەبێ ڕێژەی ئاژەڵەکە لە حەیوانی وردەیە مەڕ و بزن ئەبێ چل بگاتە ڕێژەی چل سەر لەو چل سەرە یەک سەری ئەکەوێت لە چلەوە بەرزە بێتەوە بۆ 101 ئەو جارە 2 سەری ئەکەوێت بەو شێوەیە دوای ئەوە ئەچێتە پشتی هەر سەتێکەوە لە هەر سەتێکە دانەیەشی ئەکەوێت بە پێی ساڵانە بەڵام کار و بەرخ و ئەوانە لەگەڵ دایکەکانیانە حسابەکرێت گەورە و بچووکی ئەو کاتە تۆ ناڵێ ئەم بەرخە یا ئەو کارە ساڵی بەسەرانە هاتووەتەوە مادەم ئێمە لە ساڵی یەکەمە 40 سەرمان هەیە بەڵام لە ساڵی دووهەمە بووەتە 101 سەر 2 سەری لێ دەرەکەین بەو شێوەیە. مامۆستا زەکات چۆن بدەین چۆن بدەین واتە ڕێژەکەینە ئوسلوبی دانەکەی و بەکی بدەین کێن ئەوانەی پێویستە زەکات وەربگرن و بەچم ڕێگایەک زەکاتەکە بدرێن. بێگومان ئەوانەی کە ئەبێ ئێمە زەکاتیان بدەینێ ئەوە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ خوای گەورە زەکاتی تەجزیە کردووە پۆلێن و بەشبەشی کردووە خۆی و ڕێگای بۆ هیچ کەسێک نەهێڵاوەتەوە نە لە پێغەمبەران نە لە غەیری پێغەمبەرانیش تا ئیجتیهادی تیا بکەن و بە شێوەیەکی ئارزومەندانە و حەز و ویستی خۆیان سەرمایەی خەڵک تەخشان و پەخشان بکەن. بۆیە قورئان بە حەسر بە تەوکید إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله. خوا فرمي أما فرزي سرشانتان لخوا ولا سرتان فرز كراوة والله عليم حكيم. خواهی گەورە زانایە بەوەی کە چه بڕیارێکی لەسەرداوە بۆی ئەگەر ئێمە ملاحەزە بکەین بەڕێزان زۆرترین دەخاڵەتی خوایی لە دابەشکاری بابەتە داراییەکانایە تەنانەت خواهی گەورە ئاماژەی نەداوە لەسەر ڕکعاتەکانی نوێژ لە قورئانی پیرۆزە ڕەغمە ئەوەی کە نوێژ گەورەترین چاکەی ئینسانە عەمەلی ساڵحی ئینسانە بەڵام لە بابەتە داراییەکانە دابەشکاریەکی زۆری لە میراتە کردووە لە نیۆ بۆ سێیەک و بۆ چواریەک و بۆ شەژیەک و بۆ هەژیەک و زیاتر و کەمتر ئەبینین زۆرترین دەخاڵەتکاری کردووە لە بابەتی زەکاتیشە زۆرترین تەصنیف و دابەشکاری کردووە لە 4 صنفی یەکەمە فەقیر و میسکین و عامل مؤلفة قلوب أمانة لامي بو بكار هنا إنما الصدقات للفقراء أم لام بو شيء لامي تمليكه يعني أمانة وريقرن بو خويان لبرجوندي تايبتي خويان بكار هنا بلام شواركي ديكا غارم في الرقاب في سبيل الله وابن السبيل في بو بكار هنا في بوتشي فلسفي أميان تشي فلسفي أويك أم شوارة لبرجوندي خوي بكاري ناهنه بو خودي خوي بكاري ناهنه بو إنقاذ بكاري هنت بو نمونه مصرفي في سبيل الله تو أيديت الدسكسك بو أوانية أو كسبي خوا الكارمندي دەستگایەکی خێرخوازیە گروپێکی پەروەردەیی بانگەوازیە ڕێکخرا و لایەنێکە کە لە خەمی دینداری و پەیامداری و موسڵمانەتی خەڵکایە هوشیاری ئیسلامی و دینداری و ئەخلاق جوانی ئەکاتە استراتیژی خۆی و ئیش لەسەر گێڕانەوەی خەڵک بۆ بەها باڵاکانەکە ئەو نایەت گیرفانی خۆی پڕکا لەسەر ئەم ماڵ و داراییە یعنی قسەکەشکردن تەلەڤیزیۆنی پێیان لە چوارچێ ئەو پێناسانە هەیە بێگومان ئەو ڕاگەیاندنانەی کە هەن بە پەیام و غەیری پەیامیشەوە کە خۆیان تەخسیس کردو بۆ خزمەتی بانگەوازی ئیسلام و مینبەرێکی ڕازگۆ و حەق وێژن دیفاع لە مەزڵەمەت و ستەم لێکراوی خەڵکەکەن ئیش لەسەر چەسپاندنی عەدالەت و دادگەری لە کۆمەڵگایەکەن مینبەرێکن بۆ ئەوەی دەنگی دەستی خێر و دەوڵەمەند و خواپێداوەکان بە خەڵکی هەژار بگێنن دەلیلی خێرن بە مانایەکی دیکە ئەمانە ئەکرێت ئێمە دەوڵەمەندەکان سەرمایەدارەکان بە جورئەتەوە
لە پشتیانەوە بوەستین هاوکاریان بکەین بە ماڵ و دارایی لە زەکات بەغەیری زەکاتیش و ئەمە هیچ منەتێکی تیانە هیچ ترس و دوودڵیەکی تیانە خدای گەورە خۆی تەجزیئەی ئەمەی کردووە و ئەمەی لەبەرچاو گرتووە و نادیدەی نەگرتووە وفي سبيل الله یەکێکە لەو مەصرفانەی کە زانایانی ئەم سەردەمە بە شێوەیەکی گشتی هەموو ئەو پەیام بەرانەی هەموو ئەو ناوەند و میمبەران و دەستگا و گروپانەی کە ئیش لەسەر ئیحیای دین و سنەت و قیەم و بەها جوانەکانەکەن طبعاً بەشانازیەوە ماڵی زەکاتیان بۆش زۆر باشە مامۆستا دیارە بینەرانی عزیز لەبەرەوەی گرنگی بابەتەکە دەمانوێت تا کۆتایی بەرنامەکە لەسەرم بابەتە بڕۆین و بابەتانەی دیکە کە بۆمان ئامادەکردون بە تایبەتی دروستکردنی شیرینی و خواردن دوای دەخین بۆ ڕۆژاین داهاتوو کە خزمەتتان بکەین بۆ گرنگی بابەتەکەەوە دەخوازێت تا کۆتایی بەرنامە لە خزمەت مامۆستای بین مامۆستا بابینە سەرەوەی کە ئایا زەکات بۆچی ڕێژەی هەژاری لەم ڕۆدا کەم ناکاتەوە یا ئەگەر کەمیشی بکاتەوە ڕێژەکەی زۆر کەمە بە چاو دیار نییە دیارە کاتێەوە خۆت ئاماژەت پێگر خوای گەورە زۆر وردەکاری باز لە بابەتە داراییەکان دەکات حتمما دەبێت لە زەکاتی شەباسیەوەی کردی بێت چۆن دەبێت زەکاتەکان ببەخشین نەکتەنها دیاریکردنی سنفەکان لەوەی کە بەکێ بدرێت دەبێت چۆنیەتی بەخشینی زەکاتەکەش دیاری کرابێ بۆچی ئایا منێک کە زەکاتەکە دەبێت بدەم بە شخصی بیدەمە دەستی فەقیرەکە یاخۆت دەبێت موەسسە بکرێ بۆی کە کاریگەری پێدانی زەکاتەکە لەسەر کەمکردنەوەی ڕێژەی هەژاری بە دەرکەوێت ئێمە گرنگە کە بگەڕێنەوە بۆ دوو چەمەک یەکێکیان لە قورئانی پیرۆز یەکێکیان لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانی پیرۆز خوای گەورە فەرمانەکات بە پێغەمبەر صلی الله عليه وسلم خذ من أموالهم صدقة ئەمری خذ ئەمە داخوازی خوددایە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عنوانی ڕئیسی دەوڵەت و لە ناو تەصنیفی زەکاتیشە والعاملين عليها ئەوانەی کە هەڵئەسن بە کۆکردنەوە و دابەشکردنی زەکات کەواتە ئاماژەی ئەم دقە پیرۆزانە ئەوەمان پێڵێ کە ئیسلام یەکەم دەوڵەت یەکەم ئایدیا و ئاین بووە لەسەر زەویە هاتووە ئیشی لەسەر بەدەستگا و موەسسە و دامەزراوەکردن کردووە بە تایبەتی لە ڕووی داراییەوە بۆیە ئێمە هۆکاری سەرەکی لەوەی کە ئەمڕۆ دەوڵەمەندەکانمان دەوڵەمەندتر ئەبن هەژارەکانمان هەژارتر ئەبن وێ ڕای ئەوەی کە ئەم هەموو هاوارەمان هەیە ئەم هەموو هاوارە ڕۆژانە ئەبینی لە وڵاتایە ئینسان تووشی شەرمەزاریە بێ تووشی تەریقبوونەوە بێ چین و توێژەکان لە فەرمانبەر و مامۆستا دێنە سەر شەقام و گردبوونەوە و نیگەرانی و ناڕزایی نیشانەدەن بۆ شایست بۆ سەرەتاییترین مافی خۆیان کە شایستە دارایەکانیانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووی ترساندن و هەڕەشەوە فەرمێ کەفە بالمەرئی ئیثما ئەن یوضیع من یەقوت بەسە بۆ گوناهباری و تاوانی کەسێ کە ژێر دەستەکانی خۆی برسی و تینوو بکە ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونەیەکمان لە گەلانی پێشوو بۆ ئەگەڕێنێتەوە لەوەی کە ئافرەتێک پشیلەیەکی بەند کردووە ئەی ئەگەر کەسێک کۆمەڵگایەک بەند بکە دەیەها چین و توێژ بە هەزاران کەسەوە بەند بکە قوتیان نەداتێ دەستبەستەریان بکات مافی تەنانەت دەربڕینی نیگەرانیشیان لێوەربگرێتەوە ئەو ئەگەر پشیلەیەکی بەند کردبێ و ئاو خواردن و نان و پێداویستی نەدابێت تا مردار بۆتەوە و کۆتایی بە ژیانی هاتووە کۆتاییەکەی دۆزەخ بێ بێگومان گەلێک لە لای خوا مرۆڤێک لە لای خوددا بەهاکەی زۆر زیاترە بۆیە فەلسەفەکە وەکو خۆی دەستمان بۆ نەبردووە بەشێکی تر لە چەمکەکان وەکو ئاماژەمدا چەمکی ڕەددە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک گەورەمان معاذی کوڕی جەبەلی نارد بۆ یەمەن بە نوێنەرایەتی خۆی فەرمووی ئەی معاذ کە ڕۆیشتیتە ناو یەمەن ئاگاداریان بکەرەوە ئەعلیمهم یا ئەخبرهم پێیان بگەێنە یا ئاگاداریان بکەرەوە کە خوای گەورە زەکاتی لەسەر فەرز کردوون ڕێژە و نسبە و نسابەکەی دیاری بکە بۆیان و پێیان بڵێ ئەم ماڵە لە دەوڵەمەندەکانیان وەرئەگیرێتەوە ئەدرێتەوە بە هەژارەکانیان وتوڕەد إلى فقرائهم کەواتە کەلیمەی ئەخذ و ڕەد وەکو خۆی ئامانجی نەپێکاوە لە فەلسەفەی زەکاتە و بەشێکی دیکە لە کێشە گەورەکەی ئێمە تەجزیئەکردنی زەکاتە
پشکێنەی زەکات لە ئەمڕۆیە. عفوان قسەکەش پێ دەڕۆم وەک هاوکارم ئاماژە بۆ کرد ئێمە یەک دوو ئامارم وەرگرت بەڕاستی هی ساڵانی پار و پێراریش کە ڕێژەی زەکات ئەو دەوڵەمەندانەی کە خۆیان ئەترافیان کردویا خود ئەو مؤسسانەی ئاماژیان پێدان ڕێژەیەکی زۆر مسلمان خێرۆمەند سەدەقەیان کردووە لەم هەرێمی کوردستانەیە. بەڵامە بینی کۆمەڵێک کەس هەبووە ڕەنگە حتا ژەمێکی خۆراکی لەو زەکاتە بەرنەکەوت بێ. یعنی ڕێنمایی یاخود بۆ ئەو کەسانەی کەوا زەکاتیان پێناشە و زەکات وەردەگرن یاخود چەند جارێک زەکات وەردەگرن ڕەنگە دووسێ جار لە زەکاتیان بۆ بڕۆ بەڵام لەو لاشەوە هاوڵاتیەک هەبێ کە زۆر پێویستی بێ و زەکاتی وەرنەگرت بێ. من پێم خۆش لە ڕووی شەرعیەوە ئەرکێک بۆ ئەوانەی کە زەکاتیان پێناشێ و زەکات وەردەگرن یاخود ئەوانەی کە بەڕاستی نوعەتی گەیانی زەکاتەکەیان زۆری بیرە لێ ناکەن و هەر ئەوەی دەڵێ من پارەکەم داوە ئیتر تەواوایە ئەوە تەکلیفە شەرعیەکەی لەسەر لاچۆ یاخود ئەو نەش گرنگە چۆن زەکاتەکە بگەێنی بۆی خوددا لێت قبوڵ بکات. بێگومان ئێمە سێ گرفتی ئەساسیمان لەم زەمینەیە هەیە. یەکەم نەبوونی هوشیاری دەوڵەمەندەکانمان لە چۆنێتی دابەشکردنی زەکات. چونکە ئێمە دوو زۆنمان هەیە، زۆنێکمان هەیە خەڵکی هەژاری تایە، زۆنێکمان هەیە خەڵکی دەوڵەمەندی تایە. وەکو قسەیەکی جوان محەممەد یونس قسەیەکی زۆر جوانی هەیە ئەو بەنگەلادیشیەکەی کە بە باوکی هەژارەکانی دنیا ناوزەت کراوەیەکێ لە کتێبە ناوازەکانی بەناونیشانی عالەمون بلا فەقر جیهان بەبێ هەژاری کە ئەو گریمانەی کردووە بە تایبەتی لە سەردەمی ئێستاە لە هەر کاتێکی دیکە ئاسانترە جیهانی ئەم سەردەمەی ئەمڕۆمان جیهانێک بێ دوور لە هەژاری بەبێ هەژاری بتوانین ژیان بکەین. جا ئەو ئەڵێ یەکەم خزمەتی ئێمە بە هەژارەکان ئەوەیە کە خۆمان لە بازنەی ئەوان بینە دەرەوە. خزمەتی دوو هەممان بە هەژار ئەوەیە کە دەستی بگرین لەو زۆنە بیهێنینە دەرەوە. ئێمە بەداخەوە دەوڵەمەندەکانمان دەستی هەژارەکان ناگرن، هاوکاری هەژارەکان لە شوێنی خۆیان ناکەن. بۆ نمونە ئێمە لێرە و لەوێ بەر گوێمانەکەوێت بەرچاومانەکەوێت کە گروپێک لە دەوڵەمەندەکان ڕێکخراوی لە ڕێکخراوە خێرخوازیەکانیان خێرخوازیەکان بەخشینە هانای خێرخوازیە ڕابطەی ئیسلامیە کە ئەمانە توانیویانە لە ڕێگای پرۆژەی بچووکەوە یا غەیری ئەوانیش لە ڕێگای پرۆژەی بچووکەوە کەسێک لە زۆنی هەژاری ئەهێنە دەرەوە. ئەمە کاری ڕاستەقینە ئەمەیە. نزیکەی 1200 ساڵ بەر لە ئێستای ئێمە ئیمامی شافعی بە ڕەحمەت بێ فکرەیەکی زۆر جوان و ڕاقی هەیە کە ئەوروپا لەسەر ئەو سیستەمە بەڕێواچێ ئێستا کە ئەویش بۆ دەستگرۆیی هەژار بریتە لە سێ قۆناغ. قۆناغی یەکەم کیفایەت، قۆناغی دووهەم کەفاف لەگەڵ کیفایەت لەگەڵ تەمامی کیفایە. کەفاف ئەوەیە کە تۆ دەستگرۆیی یەکەیت بۆ ئەوەی بمێنێتەوە و نەکەوێ ئەم ئینسانە هەژاری سواری سەری نەبێت. بەڵام کیفایە ئەوەیە بەشی ساڵێکی بدەیە. ئەمڕۆ ئێمە کێشەمان ئەوەیە مەوسمی ڕەمەزان بووەتە مەوسمی بوژانەوەیەکی کاتی هەژارەکان تا جەژن تا مانگێک دوای ڕەمەزان تا وەرزێک دوای ڕەمەزان. بۆیە من زۆر جار تەمەنام کردووە ڕەمەزان دوو جار بێ لە ساڵێکە بۆ دوو کەس، یەکەم بۆ هاوکاری هەژارەکانمان، دووهەم بۆ لێگرتنەوەی قەڵەوەکانمان لە ڕاستیە دابەزاندنی کێشی قەڵەوەکانیشمان کە ئەویش بۆ خۆی کێشەیەکی دیکەیە. لەبەر ئەوە یعنی هوشیاری دەوڵەمەندەکانمان گرنگە کە چۆن دەستی خەڵک بگرن لەسەر مەبدەئی تەمام الکیفایە. بۆ نمونە لە ڕێگەی خۆیەوە یا لە ڕێگەی ڕێکخراوێکی خێرخوازی متمانە پێکراوەوە بێت موچەیەکی دوانزەمانگی لە ماڵ و دارایی زەکات لە لای خۆی بهێڵێتەوە بە شێوەی مانگانە بیدات بە هەژارەکە بۆ ئەوەی مانگێک نەتاسێ و مانگێکیش نەماسێوەکو لە مەسەلە کوردەکە یا ئاڵێت یعنی خاڵێکی دیکە چاوچنۆکی خەڵکی دیکە بەداخەوە چۆن لە سەردەمی زووە یعنی کە زەماوە نەکرا هەندێک جار کەڵەشێریان هەڵەدایەوە یان نوقڵیان هەڵەدایەوە. گەورە و بچووک دەوڵەمەند و هەژار خاوەن پێداویستی و غەیری ئەو هەمووی هەردەستیە گرتەوە، هەمووی هەر پەلامەریە بیگرێتەوە. ئێساش یعنی خەڵک شانۆگەریە کات بەداخەوە زۆر کەسەیە خۆی خاتە بەرگی هەژارەوە و سیناریۆ دروستەکە و نامەی دەنگیت بۆ نێرێ و پەیوەندی ئەکات و دوایی بە دوایە ئەڕۆی هەنگاو بە هەنگاو هەتا لێی نزیک ببیتەوە ئەو لێت دوورەکەوێتەوە ناوێرە ڕێو ڕاستەقینەی خۆیت پێ بڵێ.
ئەمە یەکێکە لە کێشەکان کە دەوڵەمەندەکانمان زۆر جار دەستخەڕۆکرێن بە هەڵەیە ئەبرێن بەمانایەکی دیکە ئەگەر دروست بێ بێڵێم لەگەڵ ڕێزی زۆری بۆ ڕێزی زۆرم بۆیان ئەخەڵەتێنرێن خەڵکێکی چاوچنۆک هاتۆتە نێوان هەژاری ڕاستەقینە و دەوڵەمەندەکانەوە ئەویش داوای بەشەکە ئەویش داوای پشکەکە ئەو خۆی پێ لە بەرترە تا هەر کەسێکی دیکە بەشێکی دیکە هەژارەکان کێشە لە خودی هەژارەکانایە کە ئێمە ئەوانەمان کە هەژارین دوو جۆر هەژارمان هەیە هەژارێکمان هەیە ناتوانایە بەهۆی کەموکوڕی لە جەستەیە یا بەهۆی کەموکوڕی لە ئاوەز و هۆش و ژیریە خاوەن پێداویستیە بەمانە ڕاستەقینەکە ئەمە جێگەی ڕێزە ئەمە کەنجێکی گەورەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ دەمەوێ ڕازیم بکەن لەبارەی هەژارەکانتانەوە چونکە ئێوە ئینەما تونصەڕونە وترزەقونە بضعفائکم ئەبێ ئەم جۆرە هەژارانە دەستیان ماچ بکرێت کاتێ هاوکاریان نەکرێت بە شانازیەوە ئێمە خۆمان بە قەرزاری ئەوان بزانین کاتێ پێداویستیەکانیان جێبەجێەکەی ئەو هەست بە ئاسوودەیەکە تۆ ئاسوودەتر بی لەو بەشێکی تر لە هەژارمان هەیە خۆی پەکخستوام ئینسانانە یعنی پەکخستنی خودی خۆمان بە ڕەحمەت بێ کێشەیەکی گەورەیە من لە بیرمە لە ساڵی هەشتاکان جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە ڕەحمەت بێ خەتیبی مزگەوتی شانەیەری بوو لە مجەمەعی شانەیەری ئەو کاتە من لە پۆلی 2 متەوەستە بووم پیاوێک هەبوو نازانم ما بێتیان نە ناوی عەزیز بوو هەموو ڕۆژێ لە بن دیواری مزگەوتە لێی پاڵەکەوت کاتەکە بەهار بوو ڕۆژێک مامۆستا فەرمووی عەزیز وتی قوربان وتی ئەوە بۆ ئیشێ ناکەی هەمیشە لەگەڵ بەتاڵیە باوەشت کردو بەیەکە وتی قوربان چی بکەم ئیش نییە وتی عەزیز لەم بەهارەیە ئەم هەموو ئافرەت و کچ و کوڕ و پیا و گەورە و پچووکە ئەڕۆن کۆڵێک نرە هێنن کۆڵێک ژیای بەهارە ئەهێنن ئێوارە ئەیدەن بە 5,000 ئەیدەن بە 4,000 تۆ دوو ئەوەی ئەوانە بیت ئەدە تۆش بڕۆ کۆڵێک بهێنە و ئێوارە بیدە بە 5,000 و ماندوێتی خۆت دەرکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک هاتە خزمەتی داوای هاوکاری کرد بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەم هاوکاریە بۆ هەموو کەسێک دروست نییە فەرمووی هیچت هەیە وتی نەخێر هیچم نییە یا ڕەسوڵ الله فەرمووی هەر هیچت نییە فەرمی حەلەسێکم هەیە شتێکم هەیە لە ناو ماڵە پێداویستێکی بچووکە فەرمی بڕۆ بۆم بێنم بۆی بێنێ بۆ ئەوەی ئیتر هیچ لە ماڵەکەیان نەمێنێ کاتێ بۆی هێنا هەڵی بڕی پێغەمبەر بەرزی کردەوە فەرمووی کێ ئەمەم لێ کڕێت سەحابەیەک فەرمووی بە دەرهەمێک فەرمووی کێ زیاترەدا یەکێتر وتی بە 2 دەرهەم فەرمووی کێ زیاترەدا یەکێکی تر ئەڵێ من لەبەر دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتم یا ڕەسوڵ الله من 3 دەرهەمە دەم فەرمی بمدەیە 3 دەرهەمەکەی دایە و شتەکەی پێدا فەرمی ئەو 3 دەرهەمە بگرە دەرهەمێکیان خەرجکە بۆ مناڵەکەت بە 2 دەرهەمەکەی تر بڕۆ گوریس و تەورێک بکڕە بڕۆ لەو شاخەدار بێنە هەمومان الحەمدولله لە ڕێگەی حەج و عومرەوە ئەو شاخە بچکۆلانەی دەوری مەدینەمان بینیوە کە وەکو شاخەکانی کوردستان نین سروشتی جوانی کوردستان زۆر جیاوازی هەیە لەوێ دەرفەتی ڕزق و ڕۆزی و کەسابە زۆر زیاترە فەرمووی تا 15 ڕۆژ نەدبینمەوە تا 15 ڕۆژ نەدبینمەوە دوای 15 ڕۆژ هاتەوە فەرمی چیت کردووە لێپرسینەوەی لەگەڵ کرد پێغەمبەر بە عینوانی ڕئیسی دەوڵەت ئەو جارە کابرا فەرمی 15 دەرهەمم پیا کردووە 5 خەرج کردو بۆ منداڵەکانم 10 پاشەکەوت کردووە ئێمە بەداخەوە بەشێک لە هەژاری لە وڵاتی ئێمەیە نەبوونی هوشیاری داراییە نەبوونی هوەری پاشەکەوتکردنە نەبوونی بەگەڕخستنی توانە مرۆیەکانی خۆمانە نەبوونی بەگەڕخستنی توانە داراییەکانمانە یعنی ئێستا لە وڵاتی ئێمەیە کە ئەزمەیەکی قوڵ و قەیرانێکی مەترسیداری داراییمان هەیە ئەگەر بە وردی و ڕێکی و جوانی گیرفان و قاسە و کەنتۆر و سوزانم ژێرزەمین و پشتی و دیوار و قاسە و گیرفانەکان بگەڕین نزیکەی 6 بۆ 8 ملیارد دۆلار پارەی کاش لە هەرێمی کوردستانە هەیە کەنەوە بەرهێنانی پێکرێن نەئەکرێتە پرۆژە و دنیایەک خەڵکی بەتاڵت هەیە بەداخەوە ئێمە ئەبینین سیاسەتەکەش پشتگیری ئەوە کە خەڵک ئێهمال بێ بەتاڵ بێت لە ماڵەوە بێت توانە مرۆیەکان سەرف نەکردن بۆی هەمیشە بچێتەوە بەردەمی خۆی و بۆ بەرژەوەندیەکانی خۆی هێزی کۆمەلگا و هێزی مرۆیەکە بەکاردێت من قسەیەکم کردووە هەموو جارێکا شوان من وتومە بەقەدەرەوەی کە
ئێمە وەکو میلە لە نەکبەتیمانە کە دەسەڵاتێکی وەک ئەم دەسەڵاتە شکست خواردووە حکومڕانیمانەکەن ئەوەندەش نەکبەتی ئەوانە کە میلەتێکی وەکو ئێمەیان هەیە کاک پێم وایە ئەوان قازانجیانە نەکبەتیان نییە ماوەسا. ئەوە ئێتر خۆ ئەوەش حتمما قازانجیانە هەتا ئێمە ناهوشیارتر بین هەتا ئێمە هەژار و محتاجتر بین بە دەرگا و گیرفان و چاوەڕوانی ئەوان بین ئەوان زیاتر قازانجیانە. زۆر باشە ماوەسا دەرفەتمان زۆر کەماوە دەمێت دوایین پرسیارم لەسەرمە بێت هەندێک زانای ئاینی ئایا وەکو فتوایە یا وەکو ڕای خۆیانە باز لەوە دەکەن پێدانی زەکات و خێر و سەدەقا بەم دەسەڵاتەی ئێستا و دابەشکردنی بەسەر خەڵکی فەقیر و هەژارە کە بینیمان لە کاتی کەرنتینەیە چۆن وەریگر و چۆنیش دابەشی کرد کە نەیکرد. ئایا پێدانی زەکات بە حکوومەت هێرێمی کوردستان دروستە؟ من وەکو خۆم بڕوا ناکەم هیچ زانایەکی لەخواترس شارەزایی لەخواترس عەقڵ و هۆش و ئاوەزی لە جێگەی خۆی بێت بوێرێ نزیک بە فتوای وا ببێتەوە. موچەی هاوڵاتیانی ئێمە دەسەڵاتێکی دز و گەندەڵ و شکست خواردومان هەیە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە خێتابی بۆ موسڵمانان زۆر بەجددی ئەوەیە کە وەلا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما وارزقوهم فيها. خوای گەورە ڕێگریمان لێکە کە ماڵ لە دەستی سەفیه و گەمژە و کەم ئاوەزەکانمانە بێ لە ڕاستیە. ئەم دەسەڵاتە ئەمڕۆ خاوەنی دەیان قاسەی بەتاڵە کە ئەم قاسانە هەر هەمووی ئەو تاڵانی کردووە. بۆ نمونە سندوقی خانەنشینی، سندوقی وەبەرهێنان، سندوقی پێشینەی خانوبەرە، سندوقی پێشینەی هاوسەرگیری، سندوقی پێشینەی کشت و کاڵی، سندوقی نەخۆشخانەی هیوا، سندوقی خێرخوازی، دەیەها سندوقی دیکە. هەموو وڵاتێکی دنیا یەکێک لە شکۆداراییەکانی خۆی وابەستەی یەدەکی خۆی کردووە. یەدەکی احتیاطی لە بوجەکەی، یەدەکی احتیاطی لە زێر نەک تەنیا لە دراوەکەی. بەڵام تەنها کوردستانە لە هەموو ڕووبەری دنیاە کە قاسەیەکی بەتاڵ و گیرفانێکی پڕی بەرپرسەکانمان هەیە. زۆر سپاس ماوەسا دەستەکانت خۆش بێ. سپاس بۆ زانیاریانەوە بۆ ئەلمە و ئەو زانستە تایبەتی کە پێت بەخشین. سپاس دەکەین. وەڵێ ئایزان بەم شێوەیە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد توانیمان بەشێک لە بەرگۆ بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەشکەین بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ. زۆر سپاس.